بینەرانی ئازیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش ڕۆژووی هەمولایەکتان قوبوڵ بێ ئیشەڵا بۆ ئەمڕۆ میوانداری خەت و چرۆ مستەفا عەسکەریمان کردووە کە بەڕێزیان خاوەنی کارگەی چرۆن بۆ خواردنی ئامادەکراو قسە و باسەکەین لەسەر ڕۆڵ و هەبوونی خواردنی ئامادەکراو لە کار ئاسانیکردن بۆ خێزانەکان. خاتو چرۆ بەخێر بێی. زۆر سپاس. سپاس بۆ تۆش، سپاس بۆ ئامادەبوونت ئەمڕۆ لەگەڵمانە. بەخێر بێی سەرچاو. باسی ئەومان کرد کە خاوەنی کارگەی چرۆیت بۆ خواردنی ئامادەکراو. بزانم بیرۆکەی دروستبوونی ئەو کارگەیە لە چیەوە هات، ماوەی چەندێکە ئەو کارگەی ئێوە کارەکات؟ من هەمیشە چەند کەڕەتێکی تریژ و تومە هەر لە مناڵیەوە ئارەزووی خواردن دروستکردن و شیرینیم هەبوو. گێڕاویشمەتەوە تەمەنم 8 ساڵ بوو کە یەکەم برنجە سوورەم لێنە. زۆرم حەز لێ بوو. دایکم یادی بەخێر بێ وتی نابێ یەک تۆزێکی چۆن بوو بەمەم و بەق و بەردەمی تەباخ. ئەیتر سیلاحە بەقۆتەکەی هەموو مناڵ بەکاری هێنە گریانەکەیە دەستم بە گریان کرد و وەڵحاڵ برنجە سوورەکەم لێنە. طبعا تۆزە نەرم بوو 8 ساڵی بەزیتر دوای وردە وردە دەستم ڕاهاو ئیتر لە 13 ساڵیەوە من تقریبا خواردن دروست دەکەم و جۆرەی شیرینی زۆر جۆرا و جۆرم دروست کردووە. یعنی ئارەزوو بوو هەر تیاما بۆ لە مناڵیەوە. باسی برنجە سوورت کرد، برنجی سووریش و برنجی ڕوو بە هەناریش تۆزێ لێزانینی ئەوێ تۆزێ کەم ئاوی تێکێت و تۆ لەو تەمەنە 8 ساڵە یعنی شتێکی زۆر باش بووە. بەڵێ طبعا بەتەنها نەمکرد، دایکم غازە بچووکەکانی بۆ هانیم و منجەڵێکی بچووک و بەزوتی تر من حەقم نییە بڕۆ ڕۆم بێنە شتەکان لەوێ ئەوە بێنە ئەوە بەس وەستا یعنی سەرپەرشتەکەی کرد طبعا یەکەم جارە ئیتر دووەم جار سێم جار وام لێ هاو ئیتر بوو بە شتێکی زۆر ئاسایی و خۆش. وەکو یەکەم پشگیری دایکت بووە؟ بەڵێ دایکم ئەو دوایی باوکم هەم یادی بەخێر بێ و کە ئەم ئیشەشم کرد خوشک و براکانم زۆر پشگیریان کردم، زۆر هانیان نام یعنی ئیشەکە بکەم چکم ئارەزوویەکی زۆر دەمێک بوو هەم بوو کە من شوێنێکم هەبێت. باش ماوەی چەند ساڵە کارگەکە دەست بەکارە؟ پێشتر لە ماڵەوە کارت کردووە یەکسەر هەر لە کارگە دەستت پێ کرد؟ نەخێر لە پێشتر لە ماڵەوە ئیشم کردووە ئیتر تقریبا 3-4 ساڵ لە ماڵەوە بووم دوای ئەم کارگەیم کردەوە چکەوە هەر هیوایەک بوو تیاما بوو کە شوێنێک بکەم بۆ خۆم دروست ببێت و ئۆشتانەی تیا بکەم. ئێمە تقریبا حالیان واچین بۆ 3 ساڵ کارگەکەم کردوێتەوە. دەستان خۆش بە ماندوو نەبن. زەم جیاوازی کارکردن لە ماڵەوە و جیاوازی کارکردن لە دەرەوە بۆ ئافرەتێک چییە؟ کورسیەکانی چین؟ ڕاستە تۆی خۆشتە بەڵام ئەگەری خۆ بێ لەوانێ باشتریش بێت؟ ئەکید ئاسان نییە، بە تایبەتی یەکەم ساڵمان ئاسان نەبوو، بەس ئێستا شکور کەوتوینەتە سەرخەت زۆر شت گۆڕاوە زۆر ئاسانترە، کچەکان هەمووی لەشیان ساغ بێت فێری هەموو شتێ بوون زۆر بە جوانی و زۆر بە تەواوی. یعنی توانم ئێستا بڵێم زۆر شتی کەم هەیە کە ڕۆژانەیە شتێکی ئاساییە ئاستەنگەکە. بەسام چرۆخان وەکو خاوەن کارێک ڕێنوێنی چییە بۆ خانمانی کە بۆ نمونە حەزەکەن کارێک بکەن لە ماڵەوە؟ ئەو ئاستەنگیانە چییە کە هێنە بەردەمی تۆ؟ چۆن ڕێنوێنیانەکەی کە ڕاستە ئاستەنگیەتە بەردەمت بەڵام پێویستە تۆ بەسەری هەزاڵ بیت کارەکەشت یەکسەر ناچێتە ناو خەڵک؟ بزانم تۆ ڕێنوێنی چییە بۆ ئەو خەڵکانە؟ من کە دەستم بە کارەکە کرد وەکو بدایە وتم طبعا قورسە، بەس من هەمیشە ئەوە ئەڵێم ئەبێ زۆر بەقووت بیت، یعنی هەوڵ بە هیچ شتێ تەئسیرت تێ نەکات، چکم کە تۆ دەست بە کارەکەی لەوانەیە هەر لە خێزانەکەی خۆتە ئەندام هەبێ بڵێ ئەوە چێت و ئەواکەی پێویستە پێی نیە، خۆشەتر پێویستیەکە نییە، زۆر کەس ئارەزووی لێیەتی لەگەڵ ئەوەشە بەڕاستی پێویستیش خۆعیب نییە، یعنی ئینسان ئیشی شەکاو ئارەزۆکەی خۆیەتی و مەزدەرێکی ڕزقیشە. لەبەر ئەوە لەوانەیە مێرد لەوانەیە برا ماڵە باوک نازام ڕەفیق و برادەر دراوسێ زۆر کەس بڵێ ئەمە بۆ ئەەکەیت و پێویست ناکە و ئیشت چێ بە ئەمە، بەس من ئەڵێم ئەگەر خۆ ئارەزوو لێ بوو خۆ مادیەن پێویستە پێی بوو تەشجیعیانەکەم بیکەن و هەموو کەسێک ئەڵێ لە پڕ نابێ بەشت تۆ لە شتێکی بچووکەوە دەست پێ بکە با لە ماڵی خۆ ئیش بکەی وردە توانی و بۆ دوا ڕۆ شوێنێ بکەیتەوە ئەوە هەر زۆر باشە. نەشت توانی بەردەوام بە لە ماڵەوە لەسەر ئیشەکەی خۆ ئەتوانی لەگەڵ یەک دوانی ترا شوێنێ بکەنەوە، یعنی مەجال هەیە. گرنگ ئەوەیە من زۆر تەشجیعەکەم بە نسبەت ژنەوە زۆر حەزەکەم کە ئیش زۆر بکەن، یعنی شەرنی تر ئەنواع بوارمان هەیە خۆمان نەزانین جۆرا و جوار ئیش هەیە لە هەموو بوارێکە مەجالە هەیە ئیش بکەیت. واتە زیاتر زۆر لەگەڵ ئەوایەت و تەرکیز لەسەر ئەوە کردەوە کە ئافرەتان خاوەنی ئابوووریەکی سەر بە خۆیان بن تر لە هەڕوویەکەوە بێ کارەکە دەستڕەنگینی بێ دەستڕەنگینی بێ وەکو ئێوە لە خواردن دروستکردنە لە دیزاین بێ لە هەر کارێکا بێت. ئەکید بەڵێ
باشە چرۆ خەمزانم کێن ئەو کەسانی کە لە لای تۆ کار ئەکەن تەنها خاتونن یاخود پیاویش لە لای ئێوە کار ئەکات چونکە لەم ساڵانی دوایە چەند شێفێکی باششمان هەیە پیاون بزانم تەنها ئەوانی لای تۆ کارەکەن و چەند کەس لای ئێستا لە ئێستا ئیشەکەن و هەستت چۆنە کە تۆ توانی ببی بە سەرچاوی ڕزقی کۆمەڵێک خاتون سەرچاوی ڕزقی کۆمەڵێک خێزان هەستێکی چۆنە لە لای تۆ؟ من لەم کاتەدا 5 کارمەندم هەیە کە هەمویان ژنن لێرەشەوە دەستخۆشیان لێ ئەەکەم و سوپاسیانەکەم بۆ دڵسۆزیان هەستێکی زۆر خۆشە یعنی خۆشم ئەو ئیشەی حەزم لێ بۆ توانیمە بیکەم و کە بیریشەکەمەوە 5 کەس کەوتۆتە ئیشەوە و مەصدەرێکی ڕزقیشە بۆ ئەوانیش یعنی بەڕاستی هەستێکی خۆشە. باشە ئەوان هیچ خواردنێکیان ئەزانی یان هیچ خواردنێک هەبوو کە تۆ فێرت کردبن و یان خۆیان خواردنێکی خۆشتریان لەلا بوو مەسەلەن بیکەیتە ڕیزبەندی خواردنەکانت لە کارگا شتێکی وا هەیە؟ ئێمە هەمومانە زانین ئێمە بە تایبەتی کورد زۆرمان حەز لە خواردنە بەتەکیت و بە تایبەتی شاری سلێمانی خۆشخۆرین بەڵێ ئەوەی یعنی هەموو کەسێک بای خۆی شتێکی ئەزانێت بەس ئەکیید کە تۆ لە شوێنێک ئیشەکەیت شتی جۆرا و جۆر هەیە شتی تایبەت هەیە دروستەکرێ من بیدایەت هەر کەسێکیان کە هاتن وەکو دەورەیەکی ئەوە ناکە بڵێم مەسەلە من دەورەیە بکەمەوە ئەنجاوەریان گرم وەرم گرتن ڕۆژانە خۆم لەسەر مێزەکە لەگەڵیان نابووم هەرچی شتێکمان دروستە کرد ئیتر تاوایان لێ هاو تەواو ئێستا هەموویان تەواو هیچیان نابێت مسەیترن بەسەر ئیشەکانە. زۆر باشە وای بەردەوامیان بۆ خوازەمزام چرۆخان ئەو شتانە چینکە لە کارگە بۆ من زیاتر ئێوە کاری پێەکەن ینی مەسەلەن شتان هەیە نەقز بێت بۆ نمونە فڕنی گەورەتان ئەوێشتی ئامادەکراوتان ئەوێ بۆ نمونە شتێکی تایبەت هەیە کە ئیشی لەسەر بکەن ئەو شتانەتان یعنی تا پێویست هەیە بە پێی پێویست؟ ئێمە حالیان تقریبەن هەموو شتێکم دابین کردووە فڕنی گەورەمان هەیە چەند جۆر تەباخ و شتمان هەیە هەموو شتێکمان هەیە ئەکید کەم و کوڕێکی کەم ئەبێت بەس ئیتر خۆمان ڕاهاتن ئیشەکان ئەەکەین و وردە وردەژ ئیتر دەست پێ ئەەکەیت ئەو شتانی کە لای ئێمە دروست دەکرێ وەکو کارگەکە ناوی کارگەی چرۆیە بۆ خواردنی ئامادەکرا و ئێمە زیاتر بابەتی کوبە کە 6 نەوەعمان هەیە کفتەی خوی سلێمانی کفتەی بڕێژ پیتسای بچووک مینی پیتسا بۆرەکی پەنیر و قیمەی هەیە لەسەر تەڵەبیش ئێمە یا پراخ دروست دەکەین کفتە ئەقڵێنین پەردە پڵاوی ینی هەر شتێک یەکێک ئارزووی لێبێ لەسەر تەڵەب خواردنیش دروست دەکەین. واتەوە دوو جۆرە خواردنەکانتان ئامادەکراوتان هەیە کە لە کاتێکی تراتوانی بەکاری بهێنی و لەسەر تەڵەبیش ڕۆژانە خواردن دروست دەکەن. ڕاستە ئێمە هەمیشە ئەو خواردنەکە دروست دەکەین ڕۆژانە خواردنی ناو مجەمیدە دروست دەکەین بە پێیکەم و کوڕی کە هەمانە ئەو بابەتە دروست دەکەین و لەسەر تەڵەبیش. ئەو خواردنانی کە دروستی ئەەکەی کە ئامادەکراون هەل لە لای خۆتان ئەیفرۆشن یاخود شوێنێکی تایبەت هەیە کە تۆ بەرهەمەکانت ساخت بکەیتەوە؟ ئێمە لای خۆشمان ئەیفرۆشین و ئەوە 2 ساڵیشە لای ستیستاریش هەمانە لە ناو مجەمیدەیە. زۆر باشە با باسێکی خواردنەکان بکەین سەرەتا با لە یاپراخکەوە دەستی بکەین بۆ و بەرامەکەی زۆر خۆشە چرۆخان ئیشەڵاتامیشی خۆشە بە ڕۆژین هەتوانی دەستە خۆش بێ بزانم عادەتەن لای سلێمانیەکان یاپراخ بە برنجی خڕ لێ ئەندرێ و بزانم کەرەستەکانی چییە و چۆن دروستان کڕۆر ینی وەکو ڕێنوێنێ گوتت هەموو کەسێر بەشی خۆشت ئەزانێ بزانم جیاوازی خواردنەکانی تۆ دروستکردنی خواردنەکانی تۆ بۆ نمونە یاپراخ چۆن ئامادەیەکەن چۆن دروستیەکەن؟ قسەکەی تۆ زۆر جوان بوو ئێمە هەر فێرین یاپراخ بە برنجی خڕەکەین ئەمەش تەبان هەر بە برنجی خڕ کراوە ئیتر ئەمەش پێڵین یاپراغی سڵقی مشکل هەمومانە زانین ئیتر کولەکە و باینجان و پیاز و تەماتە و بیبەر و اینجا ئێمە زۆر وردیژەی پێچینەوە هەبینیم پێشەوە یەکی وردوردەوەیکی بەقەدەر پەنجەیەکە دەستخۆش زۆر جوان پێچێتەکەین گۆشتێکی جوانی تێ ئەەکەین ئیتر هەر بە ترشی سماقیش من ئەیکڵێنم لیمۆندۆزی لە هیچ خواردنێکا بەکار ناهێنین. ئەو ترشە سماقا عادەتەن لای هەولێریەکانیش زیاتر ئەوانش ئاو بە ترشی سماق ئەیکڵێنن وایە ئەم وەرت گرتووە؟ بەڵێ نەوەڵام من هەر لە مناڵیەوە دایکم بەڕەحمەت بێ کابانەیەکی زۆر باش بوو
کە ئەوم بینیوە هەر زۆر شتیش طبعا لەوە فێر بووم من هەر ترشی بەکارەهێنا چونکە هەمومان ئەزانین لە مۆندۆزی بۆ سیحەت زۆر خراپە لەبەر ئەوە باوەڕ بێ لە کارگای نیمانە تۆزێکمان هەیە دامان ناو جار دوای بۆ پاکردنەوەی بازە شتێک بەکاری ئەهێنین ئەم ترشە ئەەکەیتە ئاو و دوای ئەیپاڵێوی و ئاوەکەی بەسەر ئەەکەیت ئێمە کاتی ئەوەی تقریبا نیو کڵاو ئەبێ یا پراخەکە ترشەکەی بەسەر ئەەکەین هێوا شێواش بەخۆی هەڵێچنێت و تامەیاتەوە کەرەستەکانی بۆ سوورەکەیتەوە چرۆخانی یاخود لە کۆتاییشە ڕۆنی ئەەکەی بەسەر یاپراخی گەڵامی و ناکەن چرۆخان یاخود گەڵامی شەکەن ئەوانش لەسەر تەڵەب لەسەر تەڵەب بەڵامی تر گەڵامی خۆتەزانی هەر پڕەکرێ لە شویت و تەڕە پیاز و تۆزێ دووگیتی ئەکرێت و پاقلەیەکی باش و ماستێکی باش و ئیترەوە گەڵامی خۆمانە باش هەر لەسەر گەڵامی خۆمانە ئەیکەن یاخود ساڵانە گەڵامی و شتانە هەڵەگریت بۆ زستانەگەر کەسێک داواکاری هەبێت بەڵێ ئەکییت هەڵێگرین چکم تۆ لە زستانە خۆ گەڵامی و دەست ناکەوێت هەتا ئێستاش گەڵامی و هەیە بەڵام ئەو جوان و ناسکە نییە دروستی ئەەکەیت بەڵام بەڵێ گەڵای جوانەکەی لە ناو مجەمیدەوە بۆ کاتی زستان باش باباسێکی ئەم سوپە بکەین زین خاستن ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانین خێزانەکان زیاتر پێش خواردن پێشەوەی کە خواردنی سەرەکی بخۆن هەمیشە سوپێکی سادە ئەخۆن دوای ڕۆژوشکانن کاپێ سوپ بخۆن زۆربەی خێزانەکان ئێستا بۆ بەنەرێتێکیش نوێژ ئەەکەن ئینجا خواردنی سەرەکی ئەخۆن بزانم تۆ ئەم سوپەت بەچی دروست کردووە ئەگەر ئاسایی ببزانین شێوازی دروستکردنەکەی چۆنە بۆی خاتونەکانیش گەیبانوەکانیش لە ماڵەوە تاقی بکەنەوە سوودەکانی چی و لە چی دروستیت کردووە من هەمیشە هەوڵەیەم ناڵم هەموو ئێوارەیەک چکم ئەگەر حسابی ڕۆژەکانی ڕەمەزان بکەین زۆر سوپەکە هەنە کاتێژ هەنێ شت هەیە بۆ نمونە پەڵپینە بێ شتێبیانوانە سوپی ناوێت خۆی سوپەیتر ئێمەوەمان لاتۆ زۆربەی کات هەر نسکە نسکە ناخۆین نسکەوتر ئەیکەین بە پەڵپینە بەترێژ ئەیکەین نازام شتێک تێکەڵەکەی ئەمەی من ئیمڕۆ دروستم کردووە ئەمە سوپێکی زۆر تەندروستە باشە چی و چێکە ڕستەکانی ئەمە شۆفانە شۆفان باشە هەمووشمان ئەزانین شۆفان زۆر تەندروستە ڤیتامین B1 و 6 تایە زنکی تایە ئاسنی تایە مەگنیسیۆم و پۆتاسیۆمی تایە و یعنی زۆر شتی تری تایە کانزاکان ئەنجا بڕۆکۆلیە قەرنابیتە گێزەرە کەرەوزە باشە جا من هیچ کرێم شتێکیشی تێ ناکەمی وایە کرێمی تێکە بۆی خەز بێتەوە ئەمانە لە پێش شەڕۆنە پیازێکی وردی جوانی بۆ سوورەکەمەوە و ئیتر شتەکانی هەمووتی ئەەکەم ئەگەر ئاوی گۆشتە هەبێت طبعا زۆر بەتامترە تامیشی خۆشترە بێ ئیتر کە یەک تۆز ئەکڵێ ئەنجا بە بلندەرەکە بە مەکینەکە بڵین بە جیهازەکە هەمووی وردەکەم و ئیتر ئەبێ بە ئەمە ئەتوانی بیپاڵێوی ئەم ڕیشاڵ و شتەیتیانە بێ بەس طبعا ئەمە زۆر زەڕورە زۆر تەندروستە ڕیشاڵی تا بێت بۆ تەندروستی خست و خۆڵیشە بێتەوە تامیش زۆر زیاترە بەڵێ ئیترەکەوێتە سەر ئارەزوو من خۆم تەنانەت خەیتی ئەەکەم بەس خێ حەز بکەی بیبەرێکی ڕەشی تێکەیت ئەتوانیت ئاڵاتێکی ڕەش بەس من خۆم بەس خەیتی ئەەکەم لەبەر ئەوەی تامیشتەکان نەگۆڕێت و برۆکۆلیژ لێرەوە بە هەموو کە ساڵێم تکاتان لێکم برۆکۆلی زۆر بخۆن یعنی نەک لە کاتی ڕەمەزانیشە هەموو کاتێک چکم برۆکۆلیش پڕپڕە لە زینک و پۆتاسیۆم و مەگنیسیۆم و کالیسیۆم و بۆ دڵ باشە بۆ جگەر باشە ئەنجا برۆکۆلی ڕیشاڵی زۆرە یعنی ئەو سەوزانی کە سەوزن زۆر تەندروستن ئەوە جەرجیرە ئەوە برۆکۆلیە خەیارە ینی زۆر شت کە سەوزن زۆر تەندروستە هەنێک کەس هەیە ئەڵێ حەزم لە خواردنی برۆکلینیە لەگەڵ جەرجیراتون کەمێک خاوە بەڵام ئەتوانی بە شێوازێکی وەکو ئەمەی تۆ لەگەڵ خواردنێکی تراتێکڵی بکەی سوودی ئەتوانی ئەم سوپەی پێ بکەیت ئەتوانی بکەیتە زەڵاتەوە بەڵام لێرەشەوە ئەوە ئەڵێم بۆ زەڵاتە کەلەرم بەکارهێنین سپی سوور یاخود برۆکۆلی قەرنابیت یعنی وەنێ بۆ گۆڕانکاری من دەڵێم یەک تۆز کوڵان نا یەک تۆز ئاوێکی زۆر کەم یعنی هەر بخارێک بێ یەک تۆز بمرێنن بە هەڵمێک و یەک تۆز هەرەوەنە هەڵمەکەی بگاتێ و نەگاتێ ئەنجا بیکەن بە سەڵاتە سەوزە بە خاوی تۆزە باش نییە یعنی ئەم سەوزانە یەک تۆزە هەڵمێکی بەسەرا بچێ باشترە زۆر باشە بزانم خاتوش چڕۆکێن ئەوانەی کە زیاتر داواکاری لەسەر خواردنەکانی تۆ هەیە چی نوتوێژەکەن و گرنگی ئەوەی خواردنی ئامادەکراو بە تایبەت لە ڕەمەزان و لە مانگەکانی تریشە گرنگی ئەم خواردن ئامادەکراوانە بۆ خێزان چێ لە چڕویەکە بۆ نمونە کار ئاسانیە بۆ خاتوونەکان بۆ
بۆچی ینی گرنگی ئەم خواردنانە خواردنی بەتایبەت ئامادەکرا بۆ خێزانەکان. من هەستەکەم شتێکی پێویستە هەمومان ئەزانین ئێستا ژن زۆر لە دەرەوەیە زۆر ئیشەکات هیواهەیە تا ئێوارێکی درەنگ لە ئیشە فریا ناکەوێت. من ئەکیدیشم هەمویان ئەزانن خواردن و خۆش دروستکەن بەڵام ئەمە ئاسانکاریەکە کە ئەم شتانی ناو مجەمیدە هەمووی حازرە و بەستەنانەت سووری ئەکاتەوە یا ئێمە فەتائیر و لەحم ئەجین و مینی پیتزا ئیشی هەویرمان هەیە هەمووی برژاوەتەنە گەرمکردنەوەی ئەوێ یاخود تەلەفۆنەکە ئەڵێ بۆ شم سوورکەنەوە قاپێکی جوانم بۆ بڕازێنەوە لە هەموو بابەتەکانی لاتانە بە سوورە و کراوی بە گەرمەکراوی یاخود بیرەکاتەوە ئەری ئێوارە چی بخۆمدا ئەڵێ منجڵێکی بچوو یاپراغم بۆ بکە ئیتر ئەو خواردنی کە خۆی ئارەزووی لێتی لەبەرەوە هەستەکەم یعنی بەڕاستی ئاسانکاریە یوا هەیە تەمەنی هەیە ئەکیدم زۆر لە من کابانترە بەڵام تەمەنی هەیە و حەزی لە شتەکانە میوانێکیە دانیشتێنێکی هەیە ناتوانانی بڵێ بسەبت مناڵ هەمووی مەشغوڵە و ئیشەکە و بە ژیانی خۆی مەشغوڵە ئیتر بۆ ئەوانش یعنی زۆر باشە. زام ئامادەکردنی خواردنەکان لای ئێوە بە پێی وەرزە بۆ نمونەم ئێمە ئەگەر پارساڵ بیرت بێ کاتی بۆ پرۆگرامی بۆ کارگەکەت پڵاوت بۆ لێنین وە بزام لەسەر ئەوزام تەرخێنەش بۆ لێنین کاتە زستان بوو دنیا بەست بووی بزام لەسەر تەڵە بە زیاتر خواردنە زستانیەکانتان چین و هاوینەکانتان چین زیاتر. ئێمە زستانان هەر خۆ باسی کرد ترخێنە گەنمە کوتاو ئیتر خواردنی سەوزەی گەرم لەبەر ئەوەی کە ئیتر زستانە ئەو شتانە خۆ هەر لە کۆنەوە کوردەواری ئەو خواردنانە دروست کراوە گەنمونۆک بەجاترە هەروەکو شۆربایەکی خەست و خۆڵی خۆش و گۆشتی تیا ئەبێ ئەمە وەکو ئەوە نییە کە باس نەخێر ئەمە کوبەی لەبەنیە کوبەی لەبەنی باشە باشە ئیتر بەهارانیش هەمومان نەزانین دۆکڵی زۆر خۆشە بە گەنمە کوتاو بێ یا بە برنج بێ زەم دۆکڵی بۆ لێنین دۆکڵیش لێ نابوو بەڵێ ئیتر ئەوی شەر بە ماست دروست دەکەی بۆی وتە ئەمەیە هەموو ئەسەوزەکانی تێئەکرێ کە وەرە و کەرە و زە و نعنایە و هەتا سەوزی زۆر بێ خۆشتر جا طبعاً ماستەکەشی خۆش بێ زۆر خۆشتر ئەو سەوزانە کەوتت ئەبێ وشکردن اینجا تێکردن نە تۆ ئێستا دایمە سەوزە هەیە لە بازارە وەکو جاران نییە جارانی زۆر شتێ وشکە کرایەوە شتی ناو مجەمیدە خۆش نیە بۆ دۆکڵی یعنی ئەگەر هەشتی بێ لە مجەمیدای خۆش نیە تۆ لە هەموو فەسڵێکە ئێستا کەوەر هەیە کەرەوس هەیە نعنا هەیە هەموو شتێک هەیە ئەگەر هەر نەشی بوو بە وشکەکە ئەتوانی بیکەی بەڵام طبعاً دایمە تەڕ و تازەکە فرێشەکە خۆشترە. زۆر باش باسێکی پەردە پڵاوەکە مامۆکەزام ئەمە ئەمە نانی خۆمانە نانی تیریە اینجا من تەبیعەتیشم زۆر هێنە هەمیشە حەزم لە نانی تەنورە حەزم لە نانی ساجنیە ناقەنیە بەخوا زۆر خۆشە نانی تەنور هەر تامێکی جیاوازی هەیە هەم لە ڕووی دروستکردنی شەواستەکەم تەندروسترە بەڵێ لە ڕووی برژاننیشەوە بە هەمان شێوە ئێستا ئێمە بڵین ئەم نانە نەخەمیرەی تایە نە پیکینگ پاودەری تایە بە ئاردی گەنمی شەیکەمی خۆمان من لە ئاش ئاردەکڕم بەگەنم یعنی ئاردی ئەسمەر بڵین کە هەر بە تایبەت بۆ ئەو پەردە پڵاوە ئەو نانە دروستەکەن نەخێر ئێمە ئەمە بۆ پەردە پڵاوەکە هەر ئەو نانە هیچ بەڵێ دروستیەکەین ینی هەمانە لە کارگە طبعاً خەڵک بۆم دروستەکە خۆمانە و نانە لە کارگە دروست ناکەین ئێمە شتی دروستەکەین نانیشتان هەیە لە کارگە بۆ فرۆشتن نەخێر بۆ فرۆشتن نیمانە بۆ ئیشی خۆمان بۆ ئیشی خۆتان بۆ پەردە پڵاو چیتر نانەکە بەکارێنن بۆ پەردە پڵاو بەکارهێنین بۆ خواردنی خۆمان بەکارین مەسەنجاری وایە زەڵاتاکین خۆی زیاتر هەنان و لوبنانی شتەکە بەکارێنی بەڵام ئەمەش ئەگەر بابەتێکەکەین تۆزی ئەستورترە بۆ سوورکردنەوە بۆ زەڵاتەکان ئەوەش جوانە واتە هەر ئەوەش سوودت لە دەستی کاری ناوخۆ و دەستی خانمەکان وەرگرتووە جا پەردە پڵاوەکە ئیتر ئەمەش هەر ئەکەوێتە سەر ئارەزووی خۆت بەڵێ کە چیتی ئەەکەیت من خۆم حەزەکەم برنجەکە بۆر بێت یعنی حەز ناکەم زرد بێت چکم بریانی زردە بەس برنجی پەردە پڵاو یەکێک ئارزووی لێبێ ئەوە ئارزووی خۆیەتی جیاوازەکەی ئاوا ئەیکەی شعری تێناکەم و ئیتر هەر تۆزێ پەتاتە و گێزەرە بایام و گۆز و کشمیش و شتی تێ ئەکرێ برنجەکەی بە قوبڵی لێنەی چرۆخان مەخۆ هەنێ پرسیاری شەکەم بۆ خۆشم باشە زۆر باشە دەست خۆش برنجەکەی بە قوبڵی لێنێ یاخود ئێکی بە پڵاو لە ئێستا ئەمە پڵاوە بەس بە قوبڵی ژەتوانی لێنی ئاساییە اینجا من دایمە حەزەکەم
هێلکەیەکی کوڵاو بکەمە ناویەوە ئەوە هێلکەیە زۆرم حەز لێیە چکم پەردەپڵاوی جاران هەروە دروست کراوە جاران ئیتر طبعاً قاڵبی خۆی هەبوو پەردەپڵاو بیرم یەدایکم ها هینێکی مس بوو سینێکە و ئاوا شتێک ئاوای لێتەوە هی پەردەپڵاوە بەداخەوە فەوتا ئیتر شەڕ و سیاست و ئەمانە نەمانمە بەڵام یعنی جوانە ئەو هێلکەیە لە ناو ئەویا بێ زۆر جوانە من بینیومە هێلکەکە لە کۆنا بڵێن خانمەکانی سلێمانی بەتایبەت چونکە بە کفتە ناسراوە سلێمانی سابونکەران لە کفتەکەی هێلکەیان تێ کردووە ئیتر ئەوە نەشیە زانم ئەڵێن بۆی قەبارەی کفتەکە گەورەتر بێ بەڵام بۆ پەردەپڵاو یەکەم جارمە من هەر بیستمە لە مناڵێەوە کە تێی ئەکرێ ئیترەکەوێتە سەر ئارزوو تەڵەبی خۆ مەسەن لەوانێت تۆ بڵێ من هێلکەم نایە بۆم تێمەکە حەزم لێ نییە زۆر ئاز بەس من کە بۆ خۆمانی لێنم هێلکەیەکی تێەکەم کفتەکە بەڵێ ئەو جاران ئێستا ئێمە ئەم کفتانەی کە دروستی ئەەکەین ئەڵین زۆر گەورەیە ئەگەر سەیری جاران بکەین و کفتەی ئانەی ئێستامان گەورە نین چکم جاران زۆر گەورە من تەنانەت بیری مێدایکم کفتەی زۆر گەورەی ئەکرد پڕ بەلەمێک بوو کفتەکە ئاوا دروستی ئەکرد ئەو کاتی هێلکەیتی ئەکرد بەڵێ ئەزانم اینجا بە خام ئەیان پێچایەوە چکم تۆ ناتوانانی ئەو کفتە گەورەیە بەدەست چۆن ئەیکەیت ئەکرای ناو خامەوە خامدانرا بوو قماشی خام تایبەت بۆ کفتەکردن لەوەیان نەبوو چکم برنجی کوردی بوو گۆشتی خۆماڵی بوو ئیتر من ئێستاش بەس گۆشتی خۆماڵی بەکارێنم کفتەکەم هەر برنجی کوردیە بەڵام برنجی کوردی ئەو کاتە و گۆشتی ئەو کاتە تا میشتێکی تر لەگەڵ ئێستاە چرا خەمزام تا چەند لەگەڵ ئەوەی کە کوالەتی بەرهەمەکانت بۆ نمونە برنج بەکارێنی ئەمە گۆشتە ئاماژەت پێکرد کە گۆشتی خۆماڵیە ئەمانە بۆ نمونە برنجیان ئەوێت بە هەمان شێوە سەوزەواتیان ئەوێت پەنیریان ئەوێت بزانم تا چۆن لەگەڵ ئەوەی کە کوالەتی بەرهەمەکانت زۆر باش بن و لەگەڵ ئەوەی کە کوالەتی بەرهەمەکانیشت باشە بن نرخیش گرانە بێت کە بەداخەوە لە ئێستا هەستەکەم ینی ئەگەر ئەوانەی ئەو کەسانی کەشت بە جملە و شتەکڕن عادەتەن بە دۆلارش لە بەرز و نزمیایە بزانم نابێتە کێشە بۆ تۆ لە نرخی بەرز و نزمی خواردنەکانت خاتونگیان من لە یەکەم ڕۆژی کە کارگەم کردوتەوە تا ئێستایەک نرخم هەیە چەند گرام بۆ چەند دۆلار گۆڕاوە بەرز بۆتەوە نزم بۆ تۆ نەمگۆڕیوە ئەکیدیش بە ئەم کاتی کە دۆلار وای بەسەر هات هەمومان نەزانین بازار زۆر گران بوو بەڵام من دەستکاری هیچ شتێکم نەکردو گۆشتەکەم هەر خۆماڵیە برنجی کفتەی سلێمانیم هەر چواردانەیە کە برنجی کوردیە من کە کارگەکەم دامەزران و ستافی شمۆرگر یەکەم قسەی کە لەگەڵم کردن وتم من دوو خاڵی زۆر گرنگم هەیە حەزەکەم دایمە زۆر ئاگاداری ئەو دوو خاڵە بن یەکەمیان کوالیتی دووەم پاک و خاوێنی دوو شتی زۆر گرنگن باوەڕ بێ من ئێستا زەخیرەی فەل قەت ناکڕم یعنی گرانتر ئەکەوێ لە سرم بەڵام بیرەکەمەوە من نازانم ببورن ئەو قسە ئەەکەم مەبەستم کەس نییە و بەس بە عام خواردن کە لە مەغزەنە ئەمێنێتەوە لە دوکانە فەل ئەبێ خۆم تەبیعەتم وایە یانیڵم لەوانێ شتێک بەسەریا ڕۆشتە بێ پیس بێ لەبەر ئەوە تەنانەت ئارد من بە کیسەکان ئەکڕم کە زۆر گرانتر ئەکەوێ لە سرم بە فەردە نایکڕم یعنی هەموو شتێکم ئاوایە ساوەرم بڕێشم هەموو شتێک یعنی هەمووی بە کارتۆن ئەکڕم و کەبس بێت یعنی بایام کشمیش هەمووی کەپسە لە نایلۆنە و لە کارتۆنایە ئیکڕم لەبەر پاک و خاوێنەکە کە من ئار زۆر بەکارێنم چکە من فەتائیری قیمەم هەیە سپێناغم هەیە فەتائیری پەنیرم هەیە لە حەب ئاجینم هەیە مینی پیتسام هەیە هەمووی ئارد بەکارێنی خۆمان نانی بچووکی ئەوەنەوەنە ئەکەین نایکڕم لە بازار طبعاً هەیە لە هەموو سوپەرمارکتەکان ئێمە نایکڕین خۆمان دروستی ئەەکەین ئەو کاتە ئێمە ئاردی سپی و ئەم ئاردەی کە باسم کرد تێکەڵی ئەەکەین ئەمە ئەم شتانە هەمووی چکم حەز ناکەم بەس ئاردی سپی بێت خۆمان هەموو زانین ئاردی سپی بەتەنها زۆر خراپە بۆ تەندروستی ئیتر ئێمە هینێکمانەیە پێڵین لە فەی مریشک ئەو نانە بچووکانە دروست دەکەین بە سەنگی مریشک و گێزەر و بیبەر و پەتاتە و شتوتر طبعاً بەهارات و خوێ و نانەکە یەکەم کەڕەت ئەبرژێ ئەم خواردنانەی تێ ئەەکەین و دیسان ئەی پێچین و ئەکەینەوە فڕنەوە کەڕەتێکی تر ئەبرژێ یعنی باوەڕ بێ زۆر تەندروستە ئەو نانەکە ئاردەکەشی تێکەڵە دوو کەڕەت ئەبرژێ ئیتر هیچی شیتیانە خەمیرە و پیکینگ پاودەر شتیشی تێ ناکەش چرۆخان باسێکی ئەم خواردنەمان بۆ بکە بەڵێ جەماعەتڵێ بانگ با منەوە بخۆم حەزەکەی ئەگەر بتوانی پیشگەنی بۆمان چرۆخان بۆی بزانین ئەماژە بۆ پێی بزانین چیتیایە بۆی کاکافشینیش وەری بگرێت بەڵێ ئەگە بتوانی ئەلێیا داینی چرۆخان ئەفۆ با بۆ تێکەم
بزانین من ئەمەم بینیوە بۆی وتیشم لە پێش پرۆگرام وتم ئەمە قوڕاوە من بینیوە بەس نەم خواردووە زۆر قوڕا و گۆشتە گۆشتە لەگەڵ سەوزەواتە ئەمە کوبەیە قوڕا و گۆشتە و ماستە و ئیتر جاترەیە ئەوە قوڕاوە ئەوە طبعا لەگەڵ برنجە ئەخورێت بەس ئەمە پێڵن کوبەی لەبەنی باشە جا دوو جۆری هەیە ئەمە زۆر زیاتر تەڵەبی لەسەر جیاوازیەکەی چی ئەمە بە بڕێشەکرێت ئەمە بڕێشەکرێ باشە من کەمێک ساوریشی تێکەم بۆی ناسکتر بێ ئەمە کوبەی لەبەنیە بە شێوەی هین ئەکرێت یعنی تۆ ئەتوانی بە ئەم شێوەیە بیکەیت ئاوە بەم شکڵە بڵین بەم شێوەیە بەم فۆرمە دەرەچێت یاخود ئەتوانی بە خەڕی بیکەیت و بچووک بێت مهم ئەوەیە بەڵێ مهم ئەوەیە کوبەی لەبەنی ئەبێ بچووک بێ نابێ زۆر گەورە بێت باشەوتە ماستەکە بێ ماستی مەڕ بێت وەڵی خۆشترە من ئێستا ماستی مەڕم بەکارهێناوە ماستی هین ناتوانی بەکاربێنی ماستی حازرەکان بڵین هی مەعمەل و شتەکان ئەم حازرانە ئیتر ماستی خۆماڵی بێ ئەگەر بکرێ مەڕ بێ خۆشترە نەکرێ ماستی مانگا بێت باشە ئەمە زیاتر تەڵەبی لەسەرە بەڵێ ئەمە خواردنانی کە زیاتر لە ڕەمەزانە تەڵەبی لەسەرە ئەوانە چین ئێستا ئێمە ئەم ڕەمەزانە ئەمە تەڵەبی زۆر لەسەرە عادەتەن ئاوەکەشی وەکو سوپێک لەوانەیە بەکاربێت ئەتوانی بەڵێ ئەوەش ئەتوانی ئەمە بە برنجەوە ناخورێ بۆ نمونانێکە زێر کە کفتە لێنێ برنجێکی درێژیشی بۆ لێنێ ئاخر وا بزانم کەمە ئەو خەڵکانە ئەتوانی دیتر خۆ خواردن نەزانی چۆنە خواردن ئارەزووە لای من ترش خۆشە لای تۆ تون خۆشە لای منەڵم خێەکەی باشە تۆڵی نەخێر زۆرە ئارەزووی سەودەسیا و تامی خۆی یعنی لەوانەیە من شتێ دروستکەم دە کەس بەدڵی بێ دوو کەس بڵێن نەخێر خێەکەی بەهاراتەکەی لەبەر ئەوە ئارەزووە ئەوە توانی لەگەڵ برنجا بیخۆم خۆم نایخۆم لەگەڵ برنجە لەوانەیە تۆش لەگەڵ برنج نەیخۆی هەر بەتەنها بیخۆی چکم ئەمە کە بەتەنها خواردت تام و لەزەتی زۆر جیاوازە ئیتر ئەمە ماستە و نایە و ئەو بایەمەش بۆ جوانیش جوانە سووریەکەیتەوە بەسەریا و ئەکی تەندروستی شەبایە باشە بزانام ئەو خواردنانە چینکە زیاتر لە ڕەمەزانە زۆر تەڵەبی لەسەر ئەمە بەڵێ باسی ئەوشمان نەکرد ئێمە کە دەست پێەکەین طبعا خورمایەکی بۆ خوین لەگەڵ تۆزە ئاو کەم بخۆینەوە ئاوێکی کەم ئەگەر ئاوەکە چرۆخە من ئەم ڕەمەزانە ینی نم کردووە تاقیم کردوێتەوە ئەو سەر ئاوی ساردمە خوار زۆر ئاوی ساردم بەس لە ئەم ساڵا خورماکە و ئاوێکی ئەتیاد یاخود ئاوی شلەتێن و ناو سەلاجانە بێت هەستەکەم زۆر ئەو ئازار و ئەو قورسێت بۆ دروست ناکات ئاوی گەرم بێ باشتر و ئیشتیهاش من هەمیشە باوەڕتان بێ لە هاوینیش ئاوی سەلاج و سەهۆڵاو ناخۆمەوە چکم زۆر تەندروستە کە ئاوی شلەتێن بخۆیتەوە تۆ ناو گەدە و ڕیخۆڵەکان و ناو سک هەمووی بڵێن خۆی گەرمە تۆ ئەچی ئەم ئاوە سەهۆڵاوی بەسەر ئەکەی باوەڕ بێ زۆر خراپە یعنی من زستانان لە ئاوی کترێکە ئاوەکەمە ناو پەرداخەکەمەوە نیواونی و ئەی خۆمەوە بە شلەتێن زۆر ئەنێسا فێر بووم باوەڕ بە ئاوی ساردم بۆ ناخورێتەوە بەڵێ ئەنجا ئەگەر بتوانین نێک خورمایەک بخۆین زیاتر نەخۆین لە بیدایەتە کە شکانمان ڕۆژۆکەمان شکان لەگەڵ ئاوێکی شلەتێنی کەمە ئیتر هەر وەکو خۆشە باسی کرد لە بیدایەتی پرۆگرامەکە سوپێکە خۆین و ئەنجاچی نوێژەکە ئەکەین و ئەنجایەینەوە دائەنیشین خواردنەکە ئەخۆین و تۆزە بە هێواشی پەلە نەکەین بۆی مائیدەمان زۆر عەزێتی نەبێ و پڕ نەبێت بەڵێ ئەم مەلفوفە ئەمە پێڵن مەلفوفی باینجان حەزەکەی ئەوش دانەیە کە شکێنین ئەمە بیبەر و تەماتە و پیاز هەمووی سوورەکەیتەوە ڕیزەکەی لە ژێریە حەزەکەی لەسەر دەستخۆش خۆش بێ باشە بیبەر و تەماتە و پیاز لە ژێرەکە سوورەکەیتەوە داینی بەڵێ ئیتر ئەمە باینجانەکەش سوور کراوەتەوە هەموویمان قاش کردو سوور کراوەتەوە ئەنجا قیمەمان بۆ کردووە وەکو قیمەی شفتە تقریبا بەس کەرە و زوشتی تێناکەیت ئیتر ئەمە قیمەکە دا و دەرمانی تایە و ئاوای لێ ئەەکەیت و ئەنجا سووری ئەەکەیتەوە لە ناو باینجانەکە لولی ئەی تامێکی زۆر خۆش و تۆ ئەو کاتە گۆشتی شەخۆیت و سەوزەکە شەخۆیت تەبعاە برنجێکی پێویستە ئەوش برنج ئەمانش ئەم بەرهەمانت زیاتر ئەم زۆرتر بڕوات چونکە ئەم بەرهەمانمان زۆر ئەڕوات وەکو باسم کرد ئەمانە هەمووی برژاون ئەوەی ئەیبات بەس گەرمی ئەکاتەوە ئەمە کوبەی ساوەرە زۆر ناسکە ئەمە پێڵن کوبەی سووری ئەمە لە ناو تۆکڵەکەی دەرەوەی وەکو کفتەی سلێمانی خۆمان گۆشتی تایە و طبعا لە ناویشەوە پڕە لە قیمە باشە ئەمە هەر کوبەی برنجە کوبەواتیادیە
ئەمە بتێتە چاپە کە بە پەتاتەیە ئەمیش زۆر ناسک و خۆشە گرنگ شێوازی ئەومان پێ بڵیت ئەوە ئەمە چۆن دروست دەکرێت پەتاتەکە چیتی ئەەکەیت پەتاتەکە ئەکڵێنیت بەس خۆی گرنگەکە لەوەیە ئاگات لە پەتاتەکە بێ زۆر نەکڵێ و کەمیش نەکڵێت یعنی قیاسێکی خۆی هەیە ئەبێ ئەوە بزانیت دوایی تۆزە نیشاستە من زۆر بەکار ناهێنم چکە تۆزێ حەزەکەم شتەکان زیاتر دروست بن بەڵام زۆر شتی شەیە تو ئەبێ بەکاری بێنی شتەکە دەرناچێت خەیتی ئەەکەیت و جوان جوان ئەی شێلیت و ماوەیەک دایانیت و تە دەستەکەی بەکردنی باشە ئەمەیان بەڵێ ئەمە کوبەی تورکیا ئەمەیان بەچی دروست ئەمە ساوەرە کەمێک لێچن بە سەریەکان بەڵێ ئەمە لەگەڵ سووریەکەیە تۆزێ جیاوازیان هەیە گەر سێریکەی لە ڕنگ ناچکم ئەم گۆشتی تایە بەڵێ ئەمە تیان نییە کوبەی تورکی ساوەرەکەی پاپریکا و تۆزە دۆشاویتی ئەکوێنی و تونە بیشکێنی بەنەبێ حەزەکەی کوبەی تورکی بێت تون بێت باشە عادەتەن تورکەکان زیاتر حەزیان لە خواردنی تونە منە بۆیە لە تورکیا بژیامە ئەمە وتت هیچ قیمەی تێ ناکرێ کامیان بوو قیمەتی ئەکری ئەمە قیمەتی بەڵێ وەکو وتمان تونە ئەمە تونە بەڵێ شێوازی دروستکردنەکەی یعنی بڵێن ئەو شکڵی کە دروستەکەین فۆرمەکە تقریبان لە سووریەکەەوە نزیکە خۆشمانەوە بەڵێ بە سووریەکە گۆشتی تیا لە تۆکڵەکەیە ئەمەتیانە باشە ئەمە فەلافلەکە ژەر خۆتان دروست بەڵێ هەر خۆم هەموو شتێ خۆمان ئەیکەین ئەمە شفتەمان هەیە ئەمە لە حەمبل عەجینە هەمانە بەم شێوازە و هەمانە زۆر بچووکتر ئەیکەین بە قەش ژێرپیاڵەیەک و لەوانەیە بچووکتریش ئەوە بۆ دانیشتنەکان من زۆر پێم جوانە میوانێکی عسرانەیە جاری وایە مناڵێک دوودانە ئەخوا خەساری ناکات مینی پیتسایمان هەیە هەر ئەوەنە ئەویش ئەوە هەر بۆ ئەو دایکانی کە مناڵیشیان هەیە و مناڵەکانیان قوتابین بەڵێ بەیانیان نتوانی هەر ئەگەر کارە باش نەبێ بە مایکرۆ گەرمیکەیتەوە توانی لەسەر تاوەیەکی بە مایکرۆ ئیتر بە هەر کامێک زۆر تەندروستتریشە وەک لە چپس و هەنێ خواردن بەداخەوە کە ئێستا لە حانوتەکانە هەیە پیتزا بچووکمان هەیە ئەوە بیرمان چۆ بیهێنین قەیناکە ئەوە شەر بۆ مناڵ زۆر باشە ئەو لە فەی مریشکە باسم کرد هەر هەمان شت بۆ مەکتەب بکە مناڵ ئەچن زۆر باش شرۆخان ئەم خواردنانتان کە ئێوە خۆتان کارگەکەتان هەیە شوێنی ئەوەتان نیە بۆ نمونە خەڵک بێت لەوێ دانیشە نووسراوە کارگەی چرۆ زام ئەم خواردنانتان کە لە ڕێگەی دلیڤەری و گەیاندنەوە ئەیگەێنن قەت بۆ نمونە تووشە حاڵەتێکی نەخوازراو بن ئەو خاتوونە خواردنەکەینەوێت درەنگ بگا بەدەستی یاخود بینێرێتەوە قەت تووشە و حاڵەتانە بوون یاخود خۆت گەاندنی تایبەت بە خۆت هەیە بە کارگەبووی بە کەمترین کات بگاتە خۆمان گاندنی تایبەتمان هەیە بەڵام ئیتر ڕێگاوبانیشە خۆشحاڵانە تا ئێستا یەک جار ڕوویاوە تقریبن لەم 3 ساڵەیە کە زۆر درەنگ بگاتە دەسی ئەویژە و کاتە بوو کە تەلەبەی جامی ئەمانیان گرتە بوو ئیتر لە دەواازە بوو ئەبوو بگەیشتاتە ئەوێ خواردنەکە بۆ 6 ئێوارە داوای کردبوو بۆ 7 چارەک گەیشتە دەستی ئاخر تۆزێ بۆ خواردن خۆم حەز ناکەم من زۆر جددیم زۆر مەوعدم مەزبوطە حەز ناکەم دائیمە حسابی ئەوە ئەەکەم مەسەن ئەوڵە سەعات 3 بگاتە لام من لە 2 چارێکەوە بە تەکسێکاڵم 2 چارێک لای من بە تا خواردنەکەی ئەیتەوە کاتە تەکسێکەوە بەڕێ ئەەکەیان با دقە زووتر بگا باشترە ڕێگاوبانە ئەوان دەسەڵاتمان نیە بەڵام زۆر سپاسی ئەو خاتونە ئەەکەم کە زۆر تێگەیشتنی هەبووتی خۆم ئاگام لەوە ئەو قەرەباڵغەکەی سەرجادەیە هیچ کێشەیەک نییە ئەیتر 5 دقە و 10 دقە تەخیر بوونیش تۆزی ئاساییە خۆی خۆش باشە زۆرێکەوتوان ئەگەر خاڵەت کە لای ئێوە نەبێت ئەو تر کێشەی ڕێگەوبانە بزانام چرۆخان لە بەرنامەتایە ئەم کارگەیەت گەورەتر بکەی هەلی کاری زیاتر بە خانمان ببەخشیت یاخود ئەم خواردنانت ئەم کارگێت لەکەیکی دیکەی لە شوێنێکی تر بۆ نمونە لە هەولێری پایتەخت بێ لە شار و شارچەکانی دیکە بێ بۆی ئەوانش بێ بەش نەبن لە تامبوونی ئەم خواردنانەی تۆ ڕاستیەکەی زۆرم حەز لێ باشە مەسەرەن فەرعێکی تر بکەمەوە ئیتر هەر لە سلێمانیا بێ لە هەولێر بێ بەڵام لەم کاتە خۆمان هەمووی زروفە ئابوووریەکە ئەزانین چۆنە لەبەر ئەوە جارێ لێرە وەستاوین و هیوادارم توانین خزمەتێکی باش بکەین خەڵک تا موچێژەکەی بەدڵ بێت و سوودی لێوەرگرن لەو شتانی ئێمە دروستەکەین بەڵام ئەکید لە خەیاڵ مایە کە شتێکی تریش بکەم ئیشەڵڵا
ظروف باش بێت ئیشەڵڵا 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 هەموو شتێ باش دەبێت و باشتر ئێستا باش سوپاس بخوا باشتر ئەبێ ئیشەڵڵا بزانم چرۆخان باسێکی زەڵاتەکانمان بۆ بکەی زەڵاتە ینی من حەزەکەم لەسەر هەموو یعنی ئەگەر شتێکی بەسیتیش هەبێت زەڵاتەیەک بکەی لەگەڵێ هەم زۆر تەندروستە هەم ینی زیاتر بەری دڵ ئەگرێ هەر ضرورە زەڵاتە ئەبێ لەسەر سفرە هەر خواردنێک بێ بەڕای من سەوزە و زەڵاتە زۆر زۆر ضرورە ئێستا ئەگەر هەردووکیشی نەبوو یەکێکیان هەر ئەبێ سوپاس بخوا ینی ئەمە جەرجیرە بەڵێ زەڵاتێکی جەرجیرمان کردووە بەڵێ من گوێز و دەنکە کولەکە و گوڵە بە ڕۆژە ناوکی گوڵە بە ڕۆژە هەمووی ئەبرژێنم و بەسەری ئاکەم طبعا ئەمە تۆ ئەتوانی پیازیشی تێکەی بەس من ڕەمەزانە تۆزێ چینوت ئەکا بەڵێ ئەوە تێم نەکردو ئەتوانیت پیازی تێکەم لەگەڵ دەنکی هێنارە ئەتوانیت یعنی ئەنواع جۆری هەیە ئەمجارە گوێزی تێکەم بە جەرجیر خۆشمان هەموو ئەزانین بەڵێ زۆر خۆشە بێت ئەوانە بە ئارەزوی خۆ گوێزە دەنکە کولەکەیە گوڵە بە ڕۆژەیە ئەو شتانە ئەتوانی بۆی ببرژێنی تۆ بەسەریاب لە خواردنەکانیشە داوای زەڵاتە ئەکەن بەڵێ خەڵک زۆر هەیە مەسەلەن داوەتێکی هەیە ئیتر داوا ئەکا زەڵاتە و شتەکەشی بۆ بکەین منم زەڵاتەی زۆرم حەز لێیە زەڵاتەی تر ئەمە هەر تێکەڵێکە چی هەبوو لە سەلاجەکەیان تێکەڵێکە بێ بە زەڵاتە خەیارە تەماتێ بیبەری زەرد و سوور و پرتەقاڵێکەیە گەنمە شامیە ئیتر ئەو بە کەیفی خۆ مهم ئەوەیە تۆ وەجبەیە سەوزەی باش بەکاربێنیت لەسەر یەک جۆر نەوەستیت ئیتر لەخوا بە زیاد لە سەوزەشتی هەموو کەسێک ئەتوانێت زەڵاتە زۆر خۆشترە لەگەڵ بزانم تا چەند بوونەتە هۆی کار ئاسانی بۆ خاتوونەکان بۆ نمونە لە ڕووی داوەت و ئاهەنگەکانیانەوە تا چەند ئێوە ینی ئەتوان ئەو خواردنە گەورانە وەربگرن بۆ ئاهەنگ و بۆ داوەتەکان وەکو باسم کردی وا هەیە مەسەن داوەتێکی هەیە خۆی هیچ شتێک ناکات ئەڵێ سوپەکەشم بۆ بکەن ئەگەر پێویستی بە سوپ بێ خواردنەکان خۆی تاینیەکات ئەو بابەتانە بۆ دروستکەن پێم ئەڵێ زۆر جار یارمەتیم بە مەسەر من جۆری میوانەکانم ئەوانن بۆ نیوەڕۆیە بۆ ئێوارە تۆ یارمەتیم بەشتم پێ بڵێ چی دروستکەین ئیتر یاخود لەسەر تەلەفۆن بێ یاخودیە بۆ کارگەدا ئەنیشین باسی لەسەرەکەین ئەگەر طبعا داوەتێکی گەورە بێ و میوانێکی زۆری هەبێت ئیتر ئەو کاتە ڕێ ئەکەوین لەسەر چەند شتێک زۆر جاری ژانی داوای زەڵاتەکە شەکەن و شیرینەکە شەکەن بۆیان بکەین هەنێک کات خات و چرۆ ئەگەر سایمە گەڕێنەوە بۆ دوای بۆ نمونە دایک و کەس و کارمان کە داوەتی گەورە کراوە عادەتەن هەر نیوەڕوانیش خەڵک نانی خواردووە و ئێستا نیە خەڵک مەشغوڵ بێ بە ئێوارە و ئێوارە بەداخەوە وەکو هاوکاریەکەیە بۆ نمونە ئەڵێ برنج و شلە و مریشکەکە لێ ئەنێم تۆ بۆ نمونە مەنجەڵێک یا پراخ بۆ یاخۆت مەلفوفێکی بۆ ئەکەم ئەوانش بیرۆکەیەکەی بۆ ئەکەم یا پراخەکەی بۆ ئەکەم ئەڵێ سینێکی جوانم بۆ بڕازێنەوە لەو کوب بۆ فەتائی روشتانەی هەتە لەو شتە برژاوانە زەڵاتەیەکی جوانم بۆ بکە ئیتر تۆ ئەو مقەبیلات و زەڵاتان ئەکەوێتە سەر جۆری خواردنەکە من خۆم کە مەسەلەن شت سوورکەمەوە حەز ناکەم زەڵاتەی باینجان بخۆم لەگەڵی چکم باینجانەکەش هەمووی سوور کراوەتەوە حەزەکەم زەڵاتێکی ئاوا سادەی لەگەڵا بخۆم چونکە لە بەرەوە لەمانە کات کەچی بۆ داوەت و یان داوەتمان بینی و کرابین خاتوونەکە و نەیلا کە بێ لە خۆتەوە ڕوونایە نانخۆیە زیتیانە ئەوێ لە حەزەکە مەسەلەن زۆرترین خواردن ئامادە بکا و زۆر کەم بە کەمترین کات وەکو هاوکارێکی شام ئیشی ئێوە دەستان خۆش بێ عادەتەن لە دوای ناخواردنیش اینجا ئەگەر ڕەمەزانی شاتر لە ئێوارانە حەزی لە هەموو لە بەیانی و تۆشت ئامادە ئەەکەی بۆ ئێوارش سێرەکی ئەوەنە و پێ ناخورێ ڕاستە شیرینیش بەشێکە لە بە ڕۆژی تر تۆ دڵە گێڕیت چی بخۆم ئێوارە چی دروستکەم اینجا نەریتی ئێمەش هەمومان حەزمان لە شیرینیە حەزمان لە شیرینی و چەوری هەیە سوێری من يعني هەوڵەیەم طبعا ئەم شیرینیانە قەت هیچی تەندروست نییە هەمومان نەزانین شەکری بەڵام هەوڵەیە من شەکر کەم بەکارهێنم مەسەن ئەمەم دروست کردو ئەمە تقریبا جۆرە مەحەلەبیەکە ئیتر ئەو شلیگەم کردوتە سەری کردومەتە فڕنەوە برژانومە شتێکی زۆر خۆش ئاوا ئەتوانێت کەرەستەکانی مەحەلەبیە کردوتە بەڵام برژانوتە بەڵێ ئەی برژێنیت ئیتر زۆر خۆش دەرەچێت و شتێکی جوانیشە و تامیشی خۆشە و شەکرێکی کەمیش بەڵێ شلیگەکەش طبعا شلیگ لە هەموو میوەی باشترە وانەزانین ڕۆژانە چەنە خۆی بۆ زائیفی وتر مناڵیش عادەتەن شلیگی زۆر حەز لێیە بەڵێ ئەمەیان چیسکەیکە بەس من حەزەکەم تەبەقەی جەلی بەسەرا بکەم خۆشتر دەرەچێت ئیتر ئەوە خۆ بڕینەوەکەی چۆن ئەەکەیت ئەتوانی بە چوارگۆشەی ئاوا بچووک بیکەین یا ئەتوانی بە سێگۆشەی بیبڕیتەوە ئەمە شتێکی زۆر خۆشە ژێرەکەی بەڵام تخوا پارچەی گەورە مەخۆن دایمە هەوڵ بن شتێکی کەم بخۆن
عفو کۆچکەم بیتێ بەس بەرزیکەینەوە خۆی دائیما هەمومان حەزمان لە شیرینی و حەزەکەین زۆر بخۆین ئەمە پێک هاتووە لە سێ طەبەقە ئەو پسکیتەکەیە ئەنجاوە کرێمەکەی ناوێتی و جەلیەکەیە یعنی تۆ ئەگەر پارچەی لەوە بخۆی ئەو پەڕی تۆزێکیش لەوە بخۆی بەسە ئیتر دوای ساعتی تر بێتەوە پارچێکی لەوە بخۆیتەوە من حەزەکەم شیرینی کەم بخۆین خۆی زۆر خۆشە باوەڕ بێ خۆم زۆر زۆرم حەز لە شیرینیە زۆر بەڵام ئەبێت توانای ئەوەشمانە بێت تۆزە خۆمان بگرین من ئێوارە برنجم خواردووە سوپێکم خواردووە بامەیەکە مەلفوفی نازانم شتێکم خواردووە لەگەڵیا و بێم نیوەی ئەم کێکە بخۆم یعنی بەڕاستیەوە زۆرە کاتەوە باسێکی ئەمەمان بۆ بکەی لە کۆتایی بزانام شێوازی دروستکردنەکەی ئەمە بسکیتە یاخود هەیە کێکیش بەکار نەخێر بسکیت و کەرە تێکەڵەکەیت بەڵێ ئیترەوە دایەخی لە قاڵبەکەیە جوان ئەجا کرێمەکەی بۆ دروستەکەی یەک دوو ئەزامێکێتە سەلاجەوە بەڵێ نەخێر من ئەی برژێنم کرێمەکەی کەمە سەری و ئەی برژێنم جوان تا تونە بێ ئەی هێنمە دەرەوە چاک چاکسار دەبێت ئەوەنجا جەلێکی بەسەری دەستەکانە خۆش بێت ئەوان سرۆخان ئێمە ئەمڕۆ تۆمان ماندوو کرد دەستە خۆش بێ بە زمانی بۆ ڕۆژۆم خواردنەش بۆ ئێمە ئامادە کرد دەست و چاوت خۆش بێ زۆر زۆر دەستی ئێوە خۆش بێ من سوپاسدانەکەم سپاس بۆ ئامادەبوونێت هیوای سەرکەوتن بۆ خۆت و بۆ ستافە جوانەکەشت دەخوازم دەستخۆشی لەوانی شەکەین ماندوو بوون ئەمڕۆ سپاس دەستی ئێوەش خۆش بێ و هیلاک نەبن ئیشەڵڵا و ڕۆژووی هەموو لایە قبول بێ و هیوادارم شتەکان هەمووی بەدڵی ئازیزان بێت ئامین ئامین ئیشەڵڵا زۆر سپاس بۆ خات و چرۆ ئەسکەری کە بەڕێزیان خاوەنی کارگەی چرۆن بۆ خواردنی ئامادەکراو ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کرد لەسەر بەرهەمەکانی لەسەر خواردنە ئامادەکراوەکان وەک هاوکارێک بۆ خێزانەکان لە ئێستاە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن ڕۆژووی هەموو لایەکتان قوبڵ بێ خواتان لەگەڵ بێت زۆر سپاس چرۆخان